لە هەوڵێکدا بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک و چارەسەرکردنی کێشەی مۆڵکداری زەویە کشتتوکاڵیەکان لە کەرکووک و دەوروبەری لە مانگی تشرینی دووەمی ساڵی ڕابردوودا بە بڕیاری سەرۆکی وەزیرانی عێراق لیژنەیەکی باڵا بۆ چارەسەری کێشە کشتتوکاڵەکانی کەرکووک لە وەزارەتە پەیوەندیدارەکانی عێراق و نوێنەرانی هەرسێ پێکاتەکەی کەرکووک لە ئەنجومەنی نوێنەران و نوێنەری هەرسێ پێکاتەکە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێکهێنرا. لیژنەکە لە ماوەی کارکردنیدا 4 کۆبوونەوەی کردووە و چەندین ڕاستپاردە و بڕیاری دەرکردووە. 3 مانگ لەمەوبەریش لیژنەکە راپۆرتی خۆی ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کرد، بەڵام تا ئێستا ئەنجومەنی وەزیران وەڵامی راپۆرتەکەی نەداوەتەوە. جەمال شکور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاندووە سەرجەم پێکاتەکانی کەرکووک کۆک بوون لەسەر راپۆرتی لیژنەکە بۆ چارەسەری کێشە کشتتوکاڵەکانی کەرکووک، بۆیە داوا لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەن بە زووترین کات بڕیار لەو بارەیەوە بدات. وتیشی گومانیان هەیە ئەو راپۆرتەی ئاڕاستی سەرۆک وەزیرانی عێراق کراوە هاوشێوەی راپۆرتی لیژنەکانی پێشووتر پەراوێز بخرێت. ماوەیەکی زۆرە بەسەرا چووە و ئەو لیژنەیە لە کارەکانی تەواو بووە و تەوسیاتی خۆی داوەتە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڵام تاکو ئێستاوا بۆ ماوەی 3 مانگە چێ ئەو قەرارانەی لەلایەن ڕئیسی وزەراوەیە دەرنەچووە. ئێمە دیارە 4 ئیستیماعمان کردووە لەو کۆبوونەوەیانە تەوسیاتمان داوە. ئەو تەوسیاتانە دیارە هەموو لایەنەکان پێی ڕازی بوونە کە ئەو تەوەسیاتانە بکرێتە بواری جێبەجێکردنەوە و ئێمە مەحزەرمان هەبووە، بەڵام وا بە ماوەیەکی زۆرە چێ ئەو تەوسیاتانەوە ئەو بڕیارانە دەرنەکراوە. خۆتان نەزان ئێستا ئەبینین کێشەیەکی زۆر هەیە و بە تایبەتی لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانە کێشەی سوتانی زەوی زار و کێشەی نزاعاتی ملکیە و دیارە لە نێوان نەتەوەکانی کەرکووکە هەمویان چاوەڕوانی ئەوەن کە ئەو بڕیارانە دەرچێ بەوەی ئەو کێشانەی کە کێشەیەکی مزمنە لە کەرکووکە بەوەی چارەسەر. ئێمە بە گومانین ئەوەی کە ئەم لیژنەیەش وەکو حکوومەتەکانی ڕابردووی کە لە ڕابردوودا ئەو بڕیارانە جێبەجێ نەکراوە، ئەم بڕیارانە ئێستش بکرێتە هامشەوە یان جێبەجێ نەکرێت. بێوەڵامی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە ئازراس پاردە و بڕیارەکانی لیژنەی باڵای چارەسەری کێشە کشتتوکاڵەکانی کەرکووک نیشانەی پرسیاری لای ئەندامانی لیژنەکە و خەڵکی کەرکووک و جوتیارانیش دروست کردووە. ئەوەش لە کاتێکدا کێشە و ئاڵۆزیەکان لە ناوچە جێناکۆکەکان ڕوو لە زیادبوونە و جگەل لە سووتانی بەشێکی زۆر لە دەغڵودانی جوتیاران جم و جۆڵی داعشیش لە هەندێک لە سنوورەکان زیادیان کردووە و خەریکە دەبنە هەڕەشە لە سەردانیشتوانی ئەو ناوچانە. لایەنە سیاسەکان و هاوڵاتیانی کەرکووک و جوتیارانیش داواکارن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بێتە سەرهێڵ و بڕیار بۆ جێبەجێکردنی ڕاستپاردەکانی لیژنەی باڵای چارەسەری کێشە کشتتوکاڵەکانی کەرکووک دەربکات. ڕزگار عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەاندووە بەغداد وەکو پێویست بە دەنگ کێشەکانی کەرکووکەوە نەهاتووە و تا ئێستاش لیژنەی باڵای مادەی 140 لە بەغداد کاران نەکراوەتەوە. داواشی کرد ڕێچکەی دەستوری بۆ چارەسەری کێشەکانی کەرکووک بگیرێتە بەر. جێی داخەیانی هەموو حکوومەتەکانی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی بەحسەوە لە ساڵی 2023 تاوەکو ئێستاکە وەکو پێویست نانە پێشەوە لە چارەسەری کێشەی ناوچە جێناکەکان بەتایبەتی لە قۆناغی دوای ڕاپرسی لەسەر دەستوری عێراق لە 2005 ئەوە ئەیبینین حکوومەتی عێراقی وەکو پێویست بەدەنجی چارەسەری کێشەکانی ئەم ناوچەیە نابینێتەوە کە خۆی لە جێبەجێکردنی مادەی 140 دەبینێتەوە. لە هەمووشی مەترسیدارتر لەسەر لیژنەی باڵای جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراق یەک لیژنەکە لە کار کەوتووە پەچی کەوتووە و لەوەش مەترسیدارتر ئەنجومەنی وەزیرانی عێراق چ ئەوەی ئێستا ئەنجومەنی وەزیرانی خولی ڕابردووی پەرلەمان ئەو ڕاستپاردانەی ئەو داواکاریانی کە لیژنەی باڵا پێشکەشی کردووە لەبارەی زەویە کشتتوکاڵەکان، لەبارەی یەکە ئیدارەکان، لەبارەی ئەو پرۆژەی جەنابی مامدەلال بۆ ڕێخستنەوەی پارێزگاکان کە پێشتر بۆ گۆڕانکاری دیموگرافی لەلایەن ڕژێمی بەحسەوە دەستکاری سنوورە ئیدارەکان کرابوو، بەداخەوە ینی کەم تەرخەمێکی دیارە ئەبینین لە لایەن حکوومەتی عێراق. لە سەردەمی ڕژەمی بەعزدا و بۆ گۆڕینی دێمۆگرافیای شاری کەرکووک هەزاران دۆنم زەوی کشتتوکاڵی کورد و تورکمان دراوەتە جوتیارانی عەرەبی هاوردە و کشتتوکاڵیان لەسەر کردووە. لە دوای ڕوخانی ڕژەمی بەعسیش لە چوارچەوەی مادەی 140 دەستوردا کار بۆ چارەسەرکردنی و کێشەیە کرا، بەڵام بەهۆی سیاسەتی حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق تا ئێستا نەتوانراوە کێشەی مۆڵکداری چارەسەر بکرێت.